هەڵکەوتەی جوگرافیا و سروشتی هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە دەرامەتی سروشتی، بەڵام نەتوانراوە بۆ بەرەو پێشبردننی ئابووری هەرێم وەک پێویست سوودی لێوەربگیرێت. حکوومەت پێویستە ئیرادەیەکی بەهێز و پلانی استراتیژی تۆکمە و گرنگی هەبێ تا وەک تەواوی سێکتەرە ئابووریەکان دابڕێژێتەوە، بیان خاتە خزمەت گەشەی ئابووریەوە. ئێمە بۆ ئەوەی ئەرک لەسەر داهاتی نەوت ئێستا بۆتە گرفت هەندێجار بۆ ئەوەی ئەو داهاتە پڕ بکرێتەوە پێویستە بۆمە دەرامەتی گرنگی پێ بدرێت، دەرامەتی گەشت و گوزار داهاتەکەی بگەڕێتەوە بۆ حکومەت جارێکە حکومەت بەکاری بێنێت. پلانێکی ئەوتۆی نییە بۆ ئەوەی کە دەرامەتە سروشتەکان لە چوارچێوەی پلانی خۆیان جێبکاتەوەکو دەرامەتی گرنگ کە بتوانێت ئەو داهاتی کە لێوە دەستەکەوێ بەکاری بێنێت بۆ پڕکردنەوەی بودجە. وەبەرهێنان و هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێم ناکرێت وەک تاکە سەرچاوی ئابووری هەرێم سیر بکرێ. ئابووری ناسان پیان وایە دەراویشتە خراپەکانی ئەم پرۆسەیە بەسەر کۆمەلگاوە ڕەنگی داوەتەوە، بۆیە پێویستە بیر لە جێگرەوەی تر بکرێتەوە. گەشت و گوزارمان هەیە، کشت و کاڵمان هەیە، زۆر کەرتمان هەیە، ئێمە ئەتوانین کەڵکی لێوەربگرین و پەرەی پێ بدەین لە ڕاستیە. ئاوی شیرینمان هەیە، تەنها ئەوەیە کە تۆ کەڵک لەم ئاوە شیرینە وەربگریت، ئەتوانین لە ڕووی سیاسیەوە کەڵک لەو ئاوە شیرینە وەربگریت کە لەم هەرێمە هەیە. ئیمکان نییە ئەم دەرامەتە کۆتاییەت و پێویستی شەکات بەرهەمێنانی ئەم دەرامەتە سنووردار بێت و بیرمان لە لاینەوەکانی داهاتوشمان بێت لەبەرەوە ئەوانیش مافیان هەیە بەسەر ئێمەوە. پەرەپێدانی دەرامەتە سروشتیەکان و ڕۆڵیان لە گەشەی ئابووری ناونیشانی ئەو وەرکشۆپە نێودەوڵەتی زانکۆی هەڵەبجە بوو کە ئەنجامیدا. تێیدا مامۆسایانی زانکۆ بڕوایان وابوو پێویستە حکوومەت هاوتەریب لەگەڵ نەوت بە پلانی تۆکمە، گازی سروشتی، دەرامەتی ئاو، وزەی خۆر و کەرتی گەشت و گوزار و کشت و کاڵ بخاتە خزمەت گەشەی ئابووریەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.